جوانترین صفاتی پیا ئەوەیە کە کەم تووڕە دەبێ و زوو لێت تێدەگا. ئەو وەفانە کە بەرامبەر ئێمە هەیەە. ئاگامان لێ نییە کە ڕۆژەکە هەیە تایبەت بەمەبی شەشی نوێ بوو. 19 ڕۆژی جیانی پیاوانە. چەند پرسیارێکم ئامادە کردووە لە ژنان و پیاوانی دەپرسم. لە ژنان دەپرسم ئایا جوانترین و ناشرینترین سیفات چیەکە لە پیاوێکدا هەبێ. لە پیاوانیش دەپرسم ئایا دەزانین ڕۆژێک تەیە کە بە ڕۆژی جیانی پیاوان ناسراوە و ئەوە زانیت ڕۆژێکی وا هەیە هەست بەچی دەکەی لەو ڕۆژەدا لەگەڵم بن. پێشتر ڕۆژی جیهانی ئافرەتان ڕۆژی ئافرەتانم گوێ لێ بووە بەس ڕاستیەکەی گوێویستی ڕۆژی پیاوان نەبوومە. ئێستاکەش گوێبیست بووی چمانایە چێ لای وەڵڵاهی وەکومانە هەروەکو ڕۆژەکانی ئاساییە نازانم شەشی جیاواز نبینم. بەس ڕۆژجیانی ئافرەتانم جێلێ بوو بەڵام وەکو ڕۆژی جیهانی پیاوان بەلامەوە ڕۆژەکی ئاساییە پێشتێش شتێکی هەمجێ لێ نەبوو بەڕاستی. ئێستا کەزان ڕۆژێکی وا هیچ هەستەکەت نییە هەز لێز ناکەی شتێک ناوەڵڵا هەروەکو ڕۆژانی ڕابردووانە لەم ڕۆژێکی ئاساییە و تەبیعیە. وڵاهی ئاگدار نەبووم ڕۆژەکی وا هەبی بەڕاستی عادەتەن بیستیتمان کە ڕۆژێک هەیە بە ناوی ڕۆژی ئافرەتان 8 مارس بەس نەمزانێ ڕۆژێک هەبی لە بۆ پیاوە بەڕاستی ئاگامان لێ نییە کە ڕۆژەکە هەیە تایبەت بەمەبی شەشی نوێ بوو. باش ئێستاەوە زانیت هەست بە چ دەکەیت جیاوازەکەی گۆڕانکاریەکە بە قورعان برێم جیاوازی نا لۆ جیاوازی نییە گۆڕانکاری نییە چونکە خەڵکەکە کەس ئاگداری ئەو شتەی نییە بۆ نمونە هیچ یادکردنەوەکمان توش نابی لەو ڕۆژەی مز بەخوای فەرامۆش کراینە. جوانترین صفاتی پیا ئەوەیە کە کەم تووڕە دەبێ و زوو لێت تێدەگا. ناشرینترین صفاتی پیا و درۆکردنە و بێڕێزیکردنە بەرامبەر ئافرەت. جوانترین صفاتی پیا و ئەوەی کە منم لاحەزم کردبی لەو کە شخصانێکە لە خۆم نزیکن و لە ڕەفیقەکانیشم پارێزگاریکردن لە شخصێک کاتێک کە ئەو توانایینی کە ئەو هەیەی زیاد لە حد گەورەکردنی بابەتەکان یاخود ئەوتە زیاد لە حد بچووکردنەوەی بابەتەکان کاتێک کە لەکن ئافرەتەکەی گرنگە. ئەو وەفانە کە بەرامبەر ئێمە هەیەە. وەڵاهی بڵێم نییە طبعاً پیاویش سفاتی ناشرینی هەیە بەڵام ئەو بەرکەوتی کە من لەگەڵ باوکم و براکان و دەوروبەرەکەما هەم بووە ئەلحەمدولیلا سفاتی ناشرینی نەبینیوەنە. جوانترین سفاتی پیا ئەوەیە کە پیاوەتی خۆی بنوێنێ لە هەموو شوێنێکدا و بەتایبەتیش ئەو پیاوانەی کە پیاوی ماڵ و دەرەوەشن. وڵی ناشرینتی سفاتی پیا و هیچی وانە بڵێم زۆر ناشرینە بەس هەندێک جار هەیە زۆر عەسەبینە و زێتر لە دەرەوە کراوەترین وەک لە ماڵی خۆیاندایان هەیە لە دەرەوە نەرمونیان بن بەڵام لە ماڵەوە توندیتیش بن. پیا و جوانترین شێوازی یاخود با بڵێن سیفەتی ئەوەیە کە بتوانێت هاوسەنگی لە نێوان خێزان و خوشک و دایک و هەروەها کۆمەلگا ڕابگرێت لەگەڵ ئەوەشدا ڕازگۆ بێت و متمانە بەخۆ بێت و بتوانێت کە ئەو کەسە یعنی کە کارێکی پێ ئەسپێردرێت ئەو پیاوە خاوەن پێگەی خۆی بێت و بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت و واتە سەر بۆ کەسێک تردا نەنوێنێت لای من ئەوە جوانترین سیفەتی پیاوە. ناشرینەکانی پیاویش هەموو کەسێک سەداسەت کامل نییە بەڵام بابە ناشرنی لە قەڵم نەدەین بە خاڵی لاوازی لە قەڵم دەین خاڵی لاوازی پیاوان ئەوەیە کە بتوانن مەسەلەن کاتێک لەگەڵ کەسێکە هەڵسوکەوتەکەن ڕێزی بەرامبەرەکەیان نەگرن یاخود لە هەمان کاتدا ڕێزی ژن نەگرن یاخود بە بەرزکردنەوەی تۆنی دەنجیان لە کاتی قسەکردن و بە تایبەتی لە کاتی تووڕەبووندا کۆنتترۆلی خۆیان نەکەن ئەمە کاریگەری لەسەر کەسایەتی خودی ئەو پیاوە دروست دەکات وا دەکات کە کەسێکی لاواز دەرکەوێت و بە خاڵی لاوازی لە قەڵم بدرێت.